خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە ئەچینە لای کۆتاتەوەرمان باس لە پەندە کوردیەکانەکەین زۆر جارێ ئێمە لە کاتی گفتوگۆیە لە کاتی قسەکردنە یان خۆمان پندێکی کوردی بەکارێنین یان پندێکی کوردی مامۆ بەکارێن ئەڵێن بە دەردی ئەم پەندە کوردیەوەتی هەر بۆ نمونە هەموو جارەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە یان کەشتێک بێت ئەڵێ ئاش لە خەیاڵێ و ئاشەوان لە خەیاڵێک کاتێ بابزانین گرنگی ئەم پەندە کوردیانە چییە و هەروە بۆ ڕاستودروستی پەندە کوردیەکانیش ئێمە میوانداری زۆر بەڕێز کاکی وا هەیەرمان کردەوە وەکو ئەندامی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کوردی کاکی وا سڵاوە لێبێت و بەخێر بێت. بانی باش کاکی وا بەخێر بێت. سپاس بۆ تۆ. با سەرەتا لە پێناسەیەک بۆ پەندە کوردیەکان دەست پێ بکەین. بەڵێ دڵخۆشم لە خزمەت جەنابتان لە خزمەت بینەرە بەڕێزەکانی کورسات ئەمڕۆ زۆر بەخێر. زۆر سپاس. دیارە پەندی کوردی ئەگەر باز لە پەند خۆی بکەین پەند لە ئەنجامی چیرۆشێک یا حیکایەتێ یا ڕووداوە و بەسەرهاتێکی تر خۆش یان ناخۆش ڕووی داوە لە کۆتایە بە پێناسەیەکی بچوو بە کورتکراوەی پەندێکی لەسەر دروستکراوە جا ئەم پەندانە بۆ هەموو حەدەسێک لە ژیانە لە کۆنا هەبووە بە دێڕێ کورت کراوەتەوە لە ئەنجامی حەدەسێک یا ڕووداوە عەرزم کردم هاتوتە ئاراوە. بەڵێ اینجا حەزەکەمەوە بۆ لە خزمەتتانە باس بکەم ئێمە هەندێک شتێ لە وڵاتی خۆمانە تا ئێستا تێکەڵ بووە یعنی بۆ نمونە چۆن پەندە کورتیەکان فۆلکلۆرن چۆن تا ئێستا ئێمە کاتێک کە باسی فۆلکلۆر و کەلەپوری کوردەکەین کە سەرتاوە حەزەکەم باسیەوە بکەم تا ئێستا تێکەڵمان کردن زۆر جار نازانین فۆلکلۆر چییە کەلەپور چییە یا شوێنەوار چییە جاری وایە فۆلکلۆر هەموو ئەو شتانەی کە خاوەنەکەیان دیارە هی میلەتێکن کە پەندیش هەروایە ئەمە ئەکرێ خاوەنەکەی دیار نیەکرێ بڵێ هی نەتەوەیەکە فۆلکلۆری کوردی جاری وایە کەلەپور خاوەنەکەی دیارە وەکو شوێنێکی شوێنەواری یان قەڵایەک شتێک قەڵای پاشا شۆرە یا شێوانە یا ئەوانەکەی مەحموود پاشای جاوە من پێوترێت کەلەپور دواتر کە 200 ساڵی تێپەڕیا بەسەریا بێ بە شوێنەوار و بێ بەهی وڵاتەکە پەندیش خۆی فۆلکلۆرە یعنی فۆلکلۆری نەتەوەکەیە بەڵام پەندیش کۆمەڵێ بەشی هەیە بەشەکانی ئەوەیە ئێمە پەندمان هەیە و قسەی نەستەقمان هەیە لە هەمان کاتا کوردوتەنیمان هەیە کە پێوترێ ئیدیۆم ئەمانە هەمووی کۆمەڵێ بەشن کە هەمووی لە فۆلکلۆری کوردیایە لە ژیانکردن لە کۆنا ئەمانە هەمووی هاتوونە چاراوە کاکیوا ببوورە چۆن لێکیان جا بکەینەوە. بەڵێ ئێمە کاتێک کە ئەڵێن پەند بابەتێکی فۆلکلۆریە هی نەتەوەیەکە باشە ئەنجا ئەم نەتەوانە نەتەوەی کووردە هی نەتەوەی کووردە هاتووە لە ئەنجامی حەدەسێک ئەم پەندە وەک وتمان پەندێکە ئەبێ وەکو دەرسێکە بۆ حەدەسێک کە ڕوو ئەیات لە ئەنجامیەوە هاتووە پەندێک دروست کراوە ئیتر لە دوای ئەوە هەر ڕووداویشی وا چکە ژیان دووبارێ هەموو ڕۆژێ ژیان دووبارێ هەتایە عینەن کارەسات عینەن ڕووداوی خۆش یان ناخۆش ڕۆیاتەوە بەڵام بۆی ئینسانێک ئەو هەڵەیە نەکات یان چۆن چاک بکات پەندێکی بۆ حازر کراوە ئەم پەندە خەڵک دەرسی دێوەرگێ بەڵام ئەمە پەندی پێشینانە وەکو پەندی پێشنان نمونەی یەکجار زۆرە ئەتوانین ئێستا هەندێک پەند باسکەین وە شەرحیشی بکەین یا بڵێن لە چیەوە هاتووە بەڵام کوردوتەنی چییە کوردوتەنی ئەوەیە بۆ نمونە ئەڵێ مەسەلەن من سوور ئەزانم جەنابەدەمی شەت کردووە یعنی تەشی دەکات وشەی سوور لێرە ئیدیۆمە یعنی کوردوتەنی کورد وای وتووە ئەوە کوردوتەنی جایە بەس پەندەکان شتێکی ترن یان قسەی نەستەقەکان قسەی جوانن هەموو کەسانی کە خەڵکی ژیرن یا ڕۆشنبیر بوون یا لە کۆنا لە مەجلیسە کانە خەڵوژۆی لێگرتونیا ئەو پیرانە بوون کە قسەیان بە هەند وەرگیراوە قسەکانیان یا کوردەواری خۆماوتیانە نەخشی بەردا ئەمە پێوترێ قسەی نەستەق ئەمە قسەی نەستەق یعنی هی خەڵکەکانە بەڵام پەندی پێشینان لە پێشینانە وتراوە هی نەتەوەیەکە ئیتر هاتووە و بیستراوەتەوە هەر یەک لە شوێنێکی کوردستانەوە هاتووە و زۆر جارش ئەم پەندانە تێکەڵی پێکەڵیان هەبووە بە حکمی چی تۆ ئێستا بڵین دراوسێ فارسی یا دراوسێ عەرەبی هەندێکی پەند هاتووە ئەگەر زۆر جار ئێمە پەندەکانە خوێنینەوە یان پەندی پێشینانی تەرجماکرێ هی فارسی عەرەبی دراوسێکانی وڵاتان سەیرەکی هەندێک پەند دەق و دەق تۆژ وتوتە ئەی ژووتوێتی ئیتر زۆر جار ئەوڵە هی منە زۆر جار تۆ ئەڵێ هی منە زۆر جار ئەوە مەسەن لە تێکەڵبوونی خەڵک بە حکمی دراوسێتی و تەنیشتی ئەوانە نمونەمانەیە لەو پەندانە کە بتوانین بۆ منە لە لای فارسە بێ و لە لای کوردیش هەبێت
پەندەکان زۆرن لەو جۆرە پەندانە بڵێ ئێستا هەندێک پەند هەیە چۆن بڵێن پەروەردەیشە ئێستا یەکێ لەو پەندانە ئەڵێ جامت پڕ نەبێت خوڵقت شڕ نەبێت ئاگرت گڕ نەبێت ینی من ئەمەم لە تەرجمەکراوی فارسەکانیش بینیوە کە چکە هی بەریتانی فەڕەنسی زۆر جار ئەوانەشم خوێنەوەتەوە هەندێکی لە شەچی ئەمە لەی فارسا بینیومە ئەنی تۆ جاری وایە کە ئەماڵێ جامت پڕ نەبێ ئاگرت گڕ نەبێ خوڵقت شڕ نەبێ شیکاری بۆ کراوە لای ئەوان شولای ئەمە شیکاری بۆ کراوە لای ئەمە جۆرە شیکاری بۆ کراوە لای ئەوان جۆرە شیکاری بۆ کراوە وەک وتم ئەمە کۆنە هەنێ جاریش ساق نەبووەوە هەندێک لەوانەوە زۆری تری ساق نەبووەوە بۆ نمونە ئەم پەندە کاتێ شەرحەکەیت ئەڵی جامت پڕ نەبێ ئەم لە کۆنە یعنی پەندەکان پەروەردەیی بوونە ئامۆژگاری بوونە دەرس بوونە وتراون زۆر جار تۆ جاری وایە مەسەلەن لە مەجلیسێکای جەنابەت یەی بۆ لە مەجلیسێکی دانیشتنای ئەچی بۆ داوای ژنێک یان بۆ سوڵحەیەک یا بۆ هەر شتێک لەواسێ تۆزە شەرمکەی لە مەجلیسەکە مناڵێک ئاوە هێنێ جاری وایەوەی تێکردووە کە ئەیزوڵێنێ یا تۆ ئەیزوڵێنی خۆت تەڕەکەی سێرەکەی خۆت پێت شەرمە پێت عیبە سێرەکەی تەڕبوویتەوە یەکێک ئاو بوێنەوەیکی وشکە کاتێکی ناشری نەبێ جا ئەماڵێ جامت پڕ نەبێ ینی مەبەستیەوەی کاتێک کە ئاو ژێڕی یا چا ئەجێڕی جاریا شەربە دەجێڕی خۆشمان وتومانە ئەوەی تێمەکە کاکە ئەها سێکی کابرا جلەکەی سەقەتەوە یا عیبارە بێ یا تووشی حراجێ بێ جا لە هەمان کاتە کاڵێ ئەڵێ خوڵقت چڕ نەبێ ئەمانە ئێمە چڕ چییە جاری وایە چڕ لای خۆمان بەمانای خەستە بێت تۆ جاری خوڵقی کەسێکەکەی لە مەجلیسێکە لە ناو دیەکە لە شوێنێکاتەوێ لە شوێنیشی ئاوایەتەوێ خوڵقی کەسێ بکەی لە ناو جەماعەتێ خەڵکە چڕین بەمانای چی هاتووە ینی تۆ ئێستا من ئەڵێم وڵا دەعوەتی منی و یعنی عالەم تێ نەگەێنم هایتر بە عالەم بڵێم من ئەوە میوانە بەمەوە یان دعوەتیم هەبووە دعوەتی منە ئەیبەم ئەیهێنم چڕین ئەگەڕێتەوە بۆ بەمانە خەستیەکەنی ئەگەڕێتەوە بۆ ئەها لە هۆرە چڕینەوە هاتووە بۆیە هەنێ جار بەم وشەی چڕینە ئەتوانی بڵێ ئەمە هی فارز نییە هی کووردە ئەڵێ چڕین یعنی دەنگ بەرسەکە هۆراکەی دەنگ بەرسەکەیتەوە یا ئەڵێ ئاگرت گڕ نەبێت جار وایە کە تۆ میوانەکە خواردنێکی بۆ دروستەکەی هەر هەیەمانەوە میوانە ئاگرەکە ئەوەندە گڕ نەبێ ینی بیسووتێنی خواردنەکە سەقەتکەی کەسەکە لەزەتی لێنەگە جا ئەمانە سەدان نمونە و پەندەیە هەمووشی پەروەردەییە هەمووشی نەسیحەت و ئامۆژگاری و هەتا ئێستاشی لەگەڵا بێ کورد ئەم پەندانە ئوترێتەوە ئەیڵێتەوە بەڵام ئێمە ئەگەر بکرێ پەند لە ژیانی ڕۆژانەمانە یعنی بۆ هەموو حاڵەتێک و بۆ هەموو وەزعەیەک زۆر زەرورە لە ژیانی ڕۆژانەمانە ینی تەمەنامە کرد خۆزگە بە خۆزگایەتی لە پەروەردەیە لە هینا بخوێنرایە با ئێستا خوێندرێ ینی لە هەنێ پەنتەیە بەڵام بە سڕتر بخوێنرایە چونکە ئێمە خۆمان تووشی هەر حەدەسێکە بین لە دنیاە جاری وایە کە تەواو بێ شتەکەیان لە کاتێک یەکسەر تۆ پەندی کوردی بەمێشتاوێ ها کورد وای وتوە ئافرم ڕەحمە لە پێشینان وای وتووە سیرەکەی بۆ هەموو شتێک ئەم پەندە وتراوە زۆر زۆر زەروریشە تەنانەت حەزەکەم ئەو بڵێم ینی پەند لای ئێمە هەندێک جار ئەوە گرنگی پێنەوە لە هەنێ وڵاتانە ینی ئەوەی بیستمە لە دەستوری بەریتانیایە یعنی پەندی پێشینان هەندێک جار کراوە بە لە پەرلەمانی بەریتانیایە کراوە بە دەستور ینی لە هەنێ سوودیان لێ بووینەوە چۆنەڵێ نەخشی بەردە پەسەند کراوە بووە بە دەستور و لە دەستورە ئیشی پێکرێ ئەو پەندانە هەتا ئێستاشی لەگەڵ زۆر باشە کاکوە لەگەڵەوەی کە باس لە پەندەکانەکەین با بزانین ڕابۆچوونی هاوڵاتیان ئێستا ڕاپرسێکمان ئامادەیە سەر پەندە کوردیەکان چۆنە با بێ کۆبینەری بین. پەندە کوردیەکان
ڕابردوویەکیان هەیە یاخود پێشەچیەکیان هەیە واقعی کوردەواریان واقعی کۆمەڵایەتی ئێمەن لەوانەیە کاتی خۆی لە جیاتی ئەوەی کە وەکو کتێب بنووسن حەسەب ڕووداوەکان گوتراوە ئەو ڕووداوانێک کە لەناو واقعی کۆمەڵایەتی ئێمە ڕوویان داوە لەوە بەرهەم هاتوون خەسانێکی پسپۆڕ و شارەزا ئەم کارانەیان کردووە یعنی ئەرۆ نییە لە خۆیەوە هەڕەمەچی کرابێت کەسێک بوون شارەزا بوون شارەزای واقعی کۆمەڵایەتی خۆیان بوون لە ئەنجامی وستویانەش پندێک بدەن بە گوێی خەڵکدا کە کورتکراوەی بێ بە عیبرەت بۆ خەڵکی تر یعنی لەسەری نەڕۆن جا پندەکە بە دوو لایەنی هەندێک پند هەیە پندی ئیجابی هەندێک چیەیە لایەنە سلبیەکەی کۆمەلگا پیشان دەدات ئەم پێم وایە پندە کوردیەکان ئێستاش کاریگەری خۆیان هەیە تا ئێستاش کاریگەری خۆیان هەیە چونکە بە تایبەتی لەوانێت لە ئێستادا زۆرتر کاریگەریان هەبێت عەسری سورعەیەکە وەک دەڵێن سەردەمی خێراییە کاریگەری خۆیان هەیە وەک ئەوەی دەڵێ جیا لەسەر پنجی خۆی دەڕوێت برا لە پەش برابێ مەگەر قەزا لە لای خوددا بێ ئەوانە هەموو پندن کە دەکرێت ئێمە سوودیان لێ وەربگرین یاخود دەربڕی واقعی ڕۆژانەی کۆمەڵایەتی ئێمە بن وڵا بڕوان پێیەتی بە زۆری بڕوان پێیەتی چکە دڵنیام لەوەی لە واقعی کۆمەڵایەتی ئێمەوە هاتوون لە کەلتوری کوردەواریەوە هاتوون چکە لەوانەیە ئێمە بین زیاتر پندمان هەبێ وەکوونەتەوەیەک زۆرتر ئیش بە پند کراوە لە وەکوونەتەوەیە کە ئەوەیە بڕواشم پێیەتی وڵی جا زۆریشی بەکاردێن چکە حەسەب ڕوودا و قسەکردن و ئەو مەجلیسەی کە تۆی تێدای قسەیەک دێت لە توانی مەسەلەن پندێکی کوردی بۆ بەکاربێنیت پێناسەیەکم هەیە بۆ پندی کوردی دەکرێت بڵێ وانەکانی ژیان دەکرێت بڵێ تەجروبەکانی ژیان دیارەوانە لە شکست و لە دوای ئەوە پندیان لەوە وەرگرتووە زۆریان ڕاستن بۆ ئەو ڕۆژ دەبن بەڵام زۆریشان بۆ ئەو ڕۆ نابێت هەموو نەتەوەکانیش پندی خۆیان هەیە هەچی نەتەوەی دنیا هەیە پندی هەیە حتمما لە باو باپیرانەوە لە مێژوودا مرۆڤێک تووشی شکستێک کەوتنێک بووە یان زەرەدێک بووە یا کارەساتێک بووە پندیان لێ وەرگرتووە بۆ ئێمەش هەروایە من هیوادارم هەرێشێک لە ئێمە هەڵەیەک دەکەین یا بەرامبەرەکەمان گلەیەکی لێمان هەیە من هەمیشە بە برادەکان دەڵێم تکایە ئەگەر گلەیەکتان لە من هەبوو پێم بڵێن بۆی خۆم چاکەم هەر نەبێت دەرس لەوەی خۆم وەرگم هیوادارم هەمومان لەو باگراوندە دەرز وەربگرین پندە پێشینەکان هەموو ڕاستینە واقعینە کە گوتراون هیچ شتێک ببێت سەبەب نەگوتراوە چۆن ئێستا دەڵێ ژیان لەسەر پنجی خۆشین دەبێتەوە کەسێک تەماشا دەکە کوڕ و باوکێک دەبینی یعنی کوڕەکەی بزەبت بابێتی یعنی قورساکەی وەک بابێتی ڕەنجی وەک بابێتی یان دەڵێ بڵین بەر لە جێ خۆی بەسەنگە تەماشا دەکەین تو لە وڵاتەکەی خۆدایی و لە شاری خۆدایی کە لەو شاری بڵین بۆ نمونە پسی بۆ سلێمانی فەرقەت هەیە لەگەڵ ئێرەکانە یعنی ئەو قورسایی کە لێرەت هەیە ڕەنگە لەوێکانە نەدبێ خەڵک ئەو شارەزای لەگەڵ تو نەبێیان نەدناسێ یان نەزانێ بای چەندیان نەزانێ چۆنی بەس لە شارەکەی خۆدا خەڵک دەدناسێ و خەڵک قورسایەکەت هەیە خۆشەویستری بەرچاوی و خەڵکی و 100% پندەکان هەمووی تەواوە وەکی پەندی پێشینان دەڵێ ئێستا وەکی کوردەگەر هەموو یەک بایە یەک دەنگ و یەک ڕنگ با ئێستا نەوەعیچکە بووین وەک ئێستا نەدەبووین پارچە هەرێکە و با ئاوازێکی بخوێنین بۆیە پشتگیریشمانیە لە هیچ شوێنێکی بەڵێ من زۆر لەگەڵەوەیدام پەندی پێشینانەوەی جاران قوتویانە بەڕاستی شتێکی زۆر جوان بووە زۆر لە جێ خۆیدا بووە بەس ئێستاوەکی دەڵێ من بەڕاستی زۆرم لەبیر نەماوەن بەوەنێ ئەو وەزقە ناخۆشانە ئێستاوە ناتوانم هیچ پندەکان گێڕمەوە دەنا وای شتێکی جوانە. دەستخۆشی بۆ هەموو هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسە و هاوڵاتیانش کە بەشداربوون لە ڕاپرسیەکان بەڵێ کاکیواوە کە زانینەوەی کە هاوڵاتیانش ئاماژیان بەوە کردەوەی کە پندەکان هەندێکی هەیە ئەرێنی و هەندێکی هەیە نەرێنی و لە کات و ساتی خۆیان بەکار ئەهێنرێت و پندەکانیش لە سەردەم و کاتە جیاوازەکاندا بۆ ئەو سەردەمە گونجاو بووە بەڵام کێن ئەوانەی کە کاریان لەسەر پەندی کوردی کردووە کاریان کردو لەسەر ئەوەی کە هەم لەو سەردەمیان لەوەی کە پندەکان دروستکراون و لە دوایشدا بۆی کە ئەم پندانە بە زیندوی بمێننەوە. ڕاستە فەرمی ئەوەی لە کۆندا زۆر ماندوو بوو بێ بە کۆکردنەوەی پندەکانی کوردی و پەندی پێشینان مامۆستا جەمیل سایب خوشکەزای پیرەمێردی نەمر زۆر ماندوو بووە هەوڵی زۆر یاو بۆ کۆکردنەوەی و کۆشی کردوێتەوە بەڵام نەیتوانیوە لە چاپی بعد چاپەکەی مامۆستا جەمال بابان لە 1926 ئەو بۆی بە چاپی گەیاندووە و دواتر مامۆستا ئیسماعیل چیاوگ ئەویش لە چاپدانی بۆ کتێبێک کردووەوە
شێم حەمەی خاڵ ئەوە لە 1950 کتێبێکی چاپ کردووەوە هەموو پەندە کوردەکانی کۆ کردووەوە یا ئەوەی کە بەوانی تر کۆ نەکراوەوە یان هەندێکی ترکە بیستراوە بە دوچوونی بۆ کردووە لەو کتێبای کۆی کردوێتەوە ئەوەی حەزەکەم باسی کەم شێم حەمەی خاڵ یەکێ بۆ لە پیاوە دڵسۆزەکان کە خۆی لە مزگەوتی مەلائەمینی خاڵ کە لە گۆیژە بۆ ئەو کاتە تەمان زۆر ئیشی بۆ پەندی کوردی کردووە لە هەمان کاتە لەو شوێنە ژێرزەمینی هەبوو لە مزگەوتەکەیە یعنی شوێنی کۆڕ کۆبوونەوە مەجلیسی کەلەپوری و فۆلکلۆری بوو نووسین و نووسەر و ئەدیبەکانی کۆ گردوێتەوە لەوێ وەیشێ لە تەبعەکانی شێوە بووە هەمیشە وای فێرکردوون کاچ کەسێ بڕوا بووەوێ خواردنی لەگەڵ خۆی بەرێ بۆی مەجلیسەکە خۆشتر بێ کۆڕادیبێکە خۆشتر بێ وەکو چۆن ئێستا چاخانەی شەعبەیە یان زۆر شوێنی تر هەیە کە ئەدیبان و سەران لێ کۆبنەوە و هەر لەو شوێنە کاری بۆ هین کردووە کاری بۆ ئەو پەندە فۆلکلۆری و کەلەپوری و پەندی پێشینان و قسەی نەستەق و هەمووانی کردووە لە 1950 تا کتێبەی تاو کردووە ئەوە حەزەکەم باسی ئەو بکەمەوە دواتر لە شاری هەولێر حەمید ڕەشاش هەر ئەویش کاری بۆ کۆکردنەوەی پەندی پێشینان کردووەوە عومەر شێخەڵا پەند ئەوە کاری بۆ کردووەوە حتمما لە ڕۆژهەڵات و ڕۆژ ڕۆژاوە باکووری کوردستانیش باس ئێمە ئەو کتێبانەمان نەبینیوە حتمما بە تایبەتی لە ڕۆژهەڵات زۆریشی بۆ کراوە دەستخۆشیان لێکەم و زۆر کەسی تریش لە شاری سلێمانیە کاری بۆ کۆکردنەوەی کردووە کۆکردنەوەی پەندی پێشینان کە سەلەوات ناویانم بیر نەبێ بەڵام ئەوەی کە ئەمێ باسیکەم جێی دڵخۆشیە یعنی تەسەورەکەم ئەوەندەی ئێمە بە دوچوونمان بۆ کردووە یا زانیمانەیە بیستومانە لە سلێمانیا پێش هەموو شوێنێ کار بۆەوە کراوە یعنی لە 1926 ئەوە ئیش بۆەوە کراوە و وەک وتم لە مامۆستا جەمیل ساحیب دەستی کردووە بۆ کۆکردنەوە ئیتر بە دوای ئەوانە ئەو کەسانی تریش کە ناوم برد دەستیان کردووە بە چاوگەیاندنی کاکی وا بێنە سەر ئەوەی پەندە کوردیەکان هەندێک جار ئەو پەندانە لەوانەیە کە ئێڵیت هیچ پەیوەندی نەبێ بە وتنەکەی و بۆ بابەتە بەڵام گەرشی بکەیتەوە مانایەکی زۆری لە پشتە بۆ نمونە زۆر جارێمە بەکار هاتووەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە بۆ نموناڵێ بەڕە لای تەنچیەوە دڕێ ئەمانە چۆن هاتوون شیکردنەوەیان بۆ کردووە زۆر جارەڵێ تۆ شتێکی کەمت هەیە لەسەر ئەو شتەکەمە شەو کێشەی کەش بۆ دروستە بێ ئەڵێ بەڕێ لای تەنچیەوە بڕێ ئەم مانگە شەو سەر لە ئێوارە دیارە حەزەکەم ئەمەیان بۆ مام پشی بکەیتەوە چۆن بەکاریان هێناوە لە کۆنا پەندەکان وەک عەرزم کردی زۆر جار هەست کەسێک بە خەیاڵی خۆی شیکردنەوەیەکی بۆ کردووە یان لە حەدەسێکە کە نزیکە لەو پەندەوە یەکسەرەوە پەندەی بیرەکەوێتەوە ئەڵێ ئەمە لەوەی منەچێت ئێستا بۆ نمونە مانگە شەو سەر لە ئێوارە دیارە تۆ جاری وایە مەسەن خزمایەتیەکە یان ژن و ژنخوازیە شتێت تێکەڵی خێزانێکە بی بە نمونە زۆر زۆرە یا کاسپیەکە یا هەرچیەکە یا شەراکە لە کەسێکەکەی زۆر نزیکە ئەو وەزعە دەرەکەوێت کە لە بار نییە ئەو تێکەڵاوێت باش نییە ینی لە ڕەفتار و کردار و هەموو شۆشتەکە تێگەی ئەزانی ئەم وەزعە لە بار نییە یا تۆ کاسپێکەکەی شتێکەکەی سیرەکە ئەویشە بۆ تۆ ناگونجێ یان زەرەری زیاتر ینی زوو دەرەکەوێت ئەوە بۆ ئەوە کراوە و پەندەکانیش وە زۆر لە پەندەکان هەمووی حکایەتی لەسرە بەس پەندە کوردیەکان ئەوەندە زۆرن ئەوەندەش لە زەمانێکی دووراوتراون زۆر جار ئینسان ئاسان نییە بگەڕێتەوە بۆ ئەو زەمەنە و لە کێ ڕوویاوە و چۆن ڕوویاوە تا بەڵام پەندەکانیش لە مانتیقە ڕوویاون یعنی جاری وایە ئێستا پەندەیەکی گەرمیانە جاری تۆ چووی بە دوای حەدەسەکەت بیستووە ئیتر ئەم حەدەسە تۆ لەبەرەوەی لە پەندەکەەوە زۆر نزیکە توانی باوەڕی پێ بکەی ئێستا زۆر چار هەندێک پەند هەیە بۆ نمونە ئەڵێ کە یەکێک حەزی لە گۆشت بێڵێ گۆشتی مەڕی جێش یعنی لەسەر کێشەکان زۆر شت هاتووە درەوی زەوی لێش یعنی جاری وایە خەڵکێک کە درەوە کاگەر سەرەوە ژوور بکە ئاها بۆ خۆی درەوەکە پشتی نایەشێ ئەو کاتێ درەوی کردووە لە زەوی لێژە سەیری کردەوە مرتاح بووە کردوێتی بە پەند یعنی یاوەتا بە دوچوون ئەوەی من بیستمە و بە دوچوونم بۆ کردووە بۆ لەسەر پەندەکان ئەوە دی بیرم مابێ لە گەرمیان پەندێک ئەو پەندە
کاڵێ گۆشتی مەڕی جێش ئەڵێ بۆ ئەمە وتراوە ینی کورد کەوتوێتی گۆشتی مەڕی جێش خۆشە لەگە زۆشتی تراوتراوە بە ڕیز وتراوە لەسەر جێژەکان ئەڵێ ئەم مەڕا کاتی خۆی کاتێک کە مەڕێک جێژە بێ بۆ جێژەبێ لە ڕان دواکەوێت شان تەبان ئێمە بێ باوەڕمان بەوە بێ هەموو پەندە کوردیەکان کاتی خۆی لە لادێ وتراون چکە ژیانکردن لە لادێ بووە لە لادێ کراوە هەموو پەندانش حەدەس لە لادێ ڕوویاوە و هەموو تەشبیهەکانیش بە زراعە و بە فەلاحەت و بە حیوان و ئێستا تۆ سەیری سەدان پەندەکەی لەسەر کەر وتراوە لەسەر ئاژەڵ وتراوە چەند کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەک بووە ئاژەڵی بەخێو کردووە یا شکاڵی کردووە بۆیە هەموو ئەو شتانە لە شار نەوتراون پەندەکان هەمووی لە این وتراون ئەو پەندەی کەوتم بەسەر مەڕا جاری وایە مەڕی جێژ بۆ یعنی تۆ لەناو هەموو مەڕەکان ئاڵێ حەزی لە مەڕی جێژە کاتێک کە ئەڵێ ئەو مەڕانەی کە چێژە بن گەرمیانەکان من لە گەرمیانەکان میستو ئەڵێ ئەم مەڕاڵی سای مەلیاوە سای مەلیاوە یعنی سێبەری مەلیاوە سێبەر و سایە سای مەلیاوە بەڵام ئەمە دایمە سەیری ئاسمانەکە ملی خوارە بۆچی جاری وایە دایمە مەڕەکان لەوە ترساون هەڵۆ یا بەعسێ داڵ و شت یاوانە لە حیوانە نەخۆشەکان بردویان یاوانەی لە شوان دواکەوت دنیا شتێ بەڵام کە بە دواچوونی بۆ کرێ کوردەواری کاتی خۆشی حەشیمی هەبوو هین بۆ ئەم مەڕە بابەتەکەی چییە جاری وایە لەناو ئاژەڵە کاتێ سەکەیە لەناو ئاژەڵە پیساییەکە جاری وایە وا ڕێکەوێ مەڕێک ئەم پیسایە بەرجیاکەوێ ئەی خوارد میکرۆبێک ئەیا لە سەری ئەیا لە لای سەری ئەم مەڕە جێژە بێ بێتاقەتە بێ ئەوە بێ سیرەکەی ئەم مەڕە لە کوردەواری حەکیمەکان ئەویان بۆ دۆزیوەتەوە کەوتیان ئەمە شتیوانیە سێبەری مەلی با ئەمە وای لێبێ گەڕاون بەدوای ئەوە سەیران کردووە ئەمە ڤایرۆسێکە لە هەر لایەکی سەری بوو بێ بە هەج لایەکە ملی بەرەو ئاسمان لای بە سەیری ئاسمانەوان وایان زانێت لە سێبەری مەلەترسێ ئەو شوێنیان داخ کردووە ئەو شتە چارەسەر بووە ئەو وەسعە چارەسەر بووە ینی سەیرەکەی ئەمە بەدوای ڕووداویشی ئەم جێشوشتای ڕۆی سەیرەکەی حەدەسەکە کاتی خۆی ئەو میکرۆبەی ئەوەی ئەوەیە جا پەندەکانیش ینی ئێستا ئێمە لە کوردەواری ئەگەر ببینین پەندەکانی پیرەمێرد هەیە لای خۆمان بەڵام سەیرەکەی پیرەمێردی نەمر پەندەکانی خۆی پەندی خۆی نین ئێستا خەڵک زۆر ئازانە پیرەمێرد خۆی ئەم پەندەی نووسیوە پەندەکانی ئەم زۆر ژیرانە هاتووە پەندە کوردیەکان لەبەرەوەی لەسەر زمانی خەڵک بوێ بە شعر و ئاسانی کە خۆشیکە تامولەزەتی باتێ و خەڵکیش حەزی لێیە شعر لەبەرکە هاتوێت بەکاری هێناوەتەوە بە شعر کردوێتی بۆ نمونەیەکی لەواناڵێ مەسەن تۆڵێ کاڵێ ئەڵێ لە کانیەک ئاوە خوارد بەردی تێفڕێمەیە ئەمە زۆر مانە بەخشی خۆشیکەیتەوە بۆ زۆر شتە بێت وانێ بەس ئەوڵێ ئەگەر ئاوت خواردەوە کاتێ لە کانی بەردی تێفڕێمەیە خۆ تۆ ئینسانی هاتووە ینی پەندەکەشی کردووە بە شعر جوانیشی کردووە بۆ نمونە زۆر هەیە لەوە بەڵام نەسیحەتیشیەکە جا ئەمە پەندەکان وەک عەرزم کردن مەجای زۆرە و پەندی کوردی لە هەمان کاتە پەروەردەییە لە هەمان کاتە ئامۆژگاریە بۆیە تەمەنا ئەەکەم پەندی کوردی ینی لە هەموو ماڵ و خێزان و ناو کۆمەڵگەی کورداریە خەڵک هەوڵ با لەبەری بکات چکە هیچ پەندێکی کوردی نییە بێ حکمت بێ و ئیسفادەی نەبێ و کەڵکی نەبێ و لە شوێنی خۆیان شوێنێ نەگرێت کاتێ ماتوانین پەندە کوردیانەوە کۆی کە هەمیشە بەکاریان بێنینەوە بۆی بەعزیندوی بمێنەوە هەمیشە پەندە کوردیەکان لەگەڵ ناوچەکان و شوێنە تایبەتەکانی خوانە گونجاو بۆ زۆر سپاس بۆ بەڕێز یەک شت بڵێم لە کۆتایە ببوو لە سپاس هەشاڵێ پەند وەرناگرێ خەڵکیش هەیە پەند وەرناگرێ ئەڵێ پەند وەرناگرێ ینی پەند وەریگری باشە بەس هەیە پەند وەرناگرێ زۆر باش ئەوانیش توانن پەند وەربگرن زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس